36 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ دانیشتوانی ڕواندز بە هاوکاری ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشمەرگەکانی تیپی 12 کارۆخ و تیپی 19 کۆڕاک ڕاپەڕینێک ئەنجام دەدەن بۆ ماوەی 1 ساڵ دەسەڵاتی ڕژێمی بەعەس لە شارەکان دوور دەخەنەوە. تەنها ئەوەی کە ئەو کاتەی هێز هەی بوو بیر و باوڕێک و مەبدەئی شۆڕەژێرانە بوو، ئەگەرنا لە ڕووی ئیمکاناتەوە شتێکی کەممان لەبەردەست بوو، بۆیە توانرا ڕوبەڕووی ئەو هێزە زۆرەی حکوومەتی عراقی بی لە کات و ساتێکدا ڕاپەڕین ئەنجامدرا لە شاری ڕواندز کە حکوومەتی بەحسی لەو پەڕی بەهێزیدا بوو، دام و دەستگایەکانی وهێزێکی زۆری بڵاوە پێکردبوو لێرانە بارەگای سەربازیەکانی بەهێز بوون. تا ساڵێک ڕژێم دوورکەوتە دوای ئەوە هات شاڵاوەکی ئەنفالی دەست پێ کردو لە شاری ڕواندز ڕەشبجێکی دەست پێ کرد و ڕەشبگیری کۆمەڵە خەڵکی یعنی تقریبان دەوری ئەوون کە لە بیریتم بەخۆم لە ناو وەزعەکان بووم 80 کەسی دەستگیر کرد. لەو 80 کەسەش مەسێ شەهیدەکەدابوون لەگەڵ ئەو 13 شەهیدانەی کە ئەعدامی کردن و شوێن بزریکردن تا ئێستا شتەرمەکانمان نەدیتیتەوە. خەڵکی ڕواندز وەک وەڵامێک لە بەرامبەر دڕندایەتی ڕژێمی بەعەس ڕاپەڕینێکی فراوانی سەرتاسەری لەو شارۆچکەیە ئەنجام دەدەن. دانیشتوانی ڕواندز توانیان خارەمانانە تەواوی دام و دەستگاکانی ڕژێم لەو قەزایە لە دوژمنان پاک بکەنەوە و چەندان ئەفسەر و پلەداری ڕژێمی ئەو کاتی بەعەس لە ناوبەرن. دەست نیشان کرابووم کە بانگەواز بکەم، ئەوە بوو کە لە گەردەنجی تەقەیەکەمەوە چووم، بانگەوازم کرد و داوای ڕاپەڕینم لە جەماوەری شاری ڕەواندز کرد و تێکڕای جەماوەر هەمویان هاتنە سەرزادە و توانیان لە ماوەیەکی زۆر کەم ڕژێمی فاشست لە شاری ڕەواندز وە دەربنێن و ئەسکەرێکی ئەو سپیلکەی بووی خوار ڕەوانزێ وەڵا گوتی کاکە هەجوم هەیە لە ئەو مەتیقی ئەگەر حکوومەت توانی بەسەر ئەو مەتیقی دازاڵ بی ئەوە خەڵکەکەی دەباتە حودی ئوردندای دەنێتن، ئەگەر نەشی توانی بە چمیای لێدا. دوای ساڵێک لە ڕاپەڕینەکەی ڕواندز ڕژێمی بەعەس بە هێزێکی زۆرەوە پەلاماری ڕواندز دەدا و هەڵمەتێکی ڕژبگیری دەست پێ دەکا. تیایدا ژمارەیەک هاوڵاتی ڕواندز دەستگیر دەکات، ژمارەیەک لەو دەستگیرکراوانە تاوەکو ئێستاش بێسەر و شوێن کران. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، ڕواندز.